بیلەرانی عزیزی کورسات چەم کاتتان باش خوشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی بە دیداری ئێوە عزیز و خۆشەویست شاد دەبین. ئەم هەفتەیە کەسایەتی خۆشەویست و زانای ئاینی مامۆستا هۆشیار مەجید سەعید ناسراو بە مامۆستا هۆشیار جافەرانی میوانمانە. مامۆستا هۆشیار یەک لەو مامۆستا ئاینیە خۆشەویستانەیە کە ساڵانێکی زۆرە لەم بوارەدا خزمەت دەکات. خاوەنی ئەرشیفێک و ئەزمونێکی جوان و دەوڵەمەندە. ساڵانێکی زۆرە لە بواری ئاینی وەکو پێشنوێژ و وەکو تارخوێن خزمەتی کردووە و کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی ناو خەڵکی کوردستانە. ئێمە لەم بەرنامەیە هەوڵ دەدەین باس لە ئەزمموی مامۆستا و هەندێک لە ئەرشیفەکەی مامۆستا بکەین بۆ ئێوەی خۆشەویست. مامۆستا جانم کاتۆ باش و کاتەکاتان لە خۆشی داوێت. زۆر زۆر سپاس دەکەم و چاومان ڕوون بوو بەبینێت هەر ڕۆشن بێ دڵتان هەر ڕووناک بێ وڵاتمان هەر ڕووناک. زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا جان. تەندروستی چۆنە ئێستا ئەحواڵت چۆنە؟ سپاس بۆ خوای پەروەردگار زۆر باشین ئەلحەمدولیلا. سپاس بۆ خوا ئەو ئاواتانەی کە هەمووان بوو شکر ئاواتەکانمان هاتەتی بە چای خۆمان بینیمان دژمنان و داگیرکەرانی ئەم کوردستانە بەڕ و ڕەشی و خەجاڵەتی چوونە زبیلدانی مێژووە ئەو وڵاتی کە پێیان دەوتی ئەرضی حەرام محەڕەمە پێی ئاشنا بووینەوە پێی شاد بووینەوە ئەوەش نیعمەتێکی گەورەیە دوای ئیمان. سوپاسی خواکەین کە خوا ئەو شەرەفەی داینێ بە خاک و ئەو وڵاتی خۆمان شاد بووینەوە. دەستەکانە خۆش بێ مامۆستا. من یعنی هەموو جارێک سەرسای میوەم کە تۆ بینم هەمیشە بە جلی کوردی جوان و بە جامانەوە دەرەکەوی. ینی قەت مەسەلەن هەوڵ نەیەوە یا نەدویست و حەز لێ نەبوو کە جبە و مەسەلەن جلی تر لە بەرکەی بۆ زیاتر بەم جلانەوە دەرەکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا زۆر سوپاسی بەڕێزتانەکەم کە کاتی خۆتان بەخشیوە بە ئێمە خوا بەرەکەت خاتە کاتان. ئەمە نیشانەی وەفایە لە ئێوە بۆ ئێمە و ئینشاڵڵا ئێمە ژوالێکا کە ئینشاڵڵا سەقامگیرتر بین و زیاتر باڵی خزمەتی لێ هەڵکەین و بە وەفا بین بەرامبەر بەڕێزتان بەرامبەر بە میلەتە ماندوونە ناسا ئەم میلەتە خێرنەدیوە کە هەرچی زوڵم و زۆر و نەحەقیە بەرامبەر بە میلەتە کراوە و من زۆر فەخر و شانازیەکەم بە کوردایەتیەکەی خۆمۆچکم خوا بە کورد خەڵقی کردوم خوا زمانی ناومەتێ کە زمانی کوردی و اختلافی ئەلسینەتیکم و ئەلوانیکم بەڵگەی لەسەر دەسەڵاتی پەروەردگار و سوپاس بۆ خوا کاتی خۆشی کە هەر دەچین بۆ ماڵی خوا بۆ عومرە ئەمانە بەم جامانە و جلە کوردیانەوە تەواوفمان کردو بە دەوری کەعبەتوڵای شەریفدا. زۆر گلەی مەکرد لەو برانی خۆمان هەندێکیان بێ قەزابن لەگەڵ دەچونە جوجاشەیەکیان لە بەرەکەم و کورە بابم جزازە چێڵی خەتە نەکراوی بێ قەزاوی بوو جلە کوردی جوانەکەی خۆ ناکەیتە بەرەو فەخر و شانازی بێ زۆر کە بڕوا بکە کاکە بەرزان هەندێ برای وەکو جەزائیری وڵاتانی کەمان بی ئیتر ئەمنە معجیب بوو بە جلەکە هەتا پیاوێکمان بینی ئەندەنووسی بوو خەڵکی ئەندەنووسیا بوو وەکو جۆن جەنابی بەڕێزت لەو غەریبیا جا کورد لە غەریبیا کتیمان زۆر خۆشێ بەداخەوە لە ناوخوا وانین بەڵام لە غەریبیا زۆر باشی خۆزگە وەکو لە غەریبیا باشی لە ناوخۆشە هەروە بووینە ئینشەڵڵا واشە بین بە ئیزنی خوا بێ ئەمەل نابینە ئەو بێداوی. کابرا هاوبەرەو پیری ماوتی مێن ئەنتم وتمان عێراقی عێراق وتمان کوردستان ئیتر ئەمنی بەلا و شیرم و جلەکانی زۆر بەلا و خۆشەویست و ئەمانە هەتا داوای جلەکانی لێگرت ما بە خۆبەڕوتی ناڕێنێ جلمان والحاصل انزا تيو خلشي شلون فان سليماني تيو ابنائي كاك احمدي الشيخ سليماني يعني امن تداوي تبرك يكري تبرك باش هي نقول فيه يتركوا في شيء هذه نقول ما دابي تروازي لنا قرزاري كنتي قرزارم بن قرزارم من كتشونو سيما يمكن زيارتي كاك احمد الشيخ كانوا سلامي مني بيبقين اواتم اوي روجل روجان خوا فرصتم بابي مسلم يمكن زيارتي كاك احمد الشيخ سلام دبرو امام يجوكي يشكر جوان مان هي يجوكي باك مان هي يجوكي زرين مان هي فخر وشانازيه كاين ب ميجوي كردواري خومانو ك الحمد لله هل شاري سليمان زياد لبيز مفسير القران مان هي رافاكاري فرمودكاني بيغمر ما كلا بياو زاناي تشاك مان الحمد لله بيشكش بميجوي اسلام كدو وتاكملتي كاين ببي خوێن بەبێ شمشێر تەسلیم ئیسلامون بە دڵێکی پاک و سافۆ لەو ڕۆژەی کە بەیعەتمان با پیرانمان لە شارە زوور چوونە خزمەت پێغەمبەر بەیعەتیان دا بە پێغەمبەر ئەو کاروانە هەر بەردەوام مەسلەیەکی عەرەب هەیە لێ پرسیاریان کردویانە ئەگە بچینە کوردستان چۆن بزانین ئەمە کاکە بەرزانەمە وشیارەمە فڵانە فڵان توێتی کە چوویتە کوردستان بوون کاکە حەمە هەمووی کاکە حەمە یعنی لە خۆشەویستی پێغەمبەر ساڵسەم ناویان ناوە کابرا کەریم پێڵێن حەمە کەریم ساری ناحەمە ستار ڕۆژی لە خۆشەویستی پێغەمبەر عەرەبە. مامۆستا جەنابەت یەکێک بووی لەو مامۆستا ئاینانەی کە لەو فترەی کە و بارودۆخە بەسەر ڕۆژاوای کوردستان هادیانی من زۆر لە قسەکان و لە وتارەکانی جەنابتم بینیوە لە پاڵ ئیسلامەتی و دینەکەتە
ینی بەرگریشی زۆر ئازانەت لە دۆزی کورد و لە کورد و لە ڕۆژ ئاوا و ئەوانە کرد. پێغەمبەری ئەکرەم بنی فێر کردووە. پێغەمبەر فەرمێ دیفاع لە عەشیرەتەکەت کە مادەم لەسەر تاوان نییە. فەخر و شانازی یەکەم بە کوردایەتی خۆمەوە، فەخر و شانازی یەکەم بە کوردستانە شیرینەکەی خۆمەوە. عەرەب ئەڵێ کوردستان بەهەشتی خوایە لەسەر ئەرزە. جا پێویستە ئەرکی سەرشانی ئێمەیە پێش ئەلمانیەکان بە برژۆڵەی چاوەکانمان کوردستانەکەمان پارێزی. ئەسڵەن ئەو بەرنامە ئێمە بە هیچ شێوەیە ڕێگەمان نادا خیانەت لە کوردستانەکەی خۆمانکەی لە میلەتەکەی خۆمانکەی. زۆر جاریش بە خەڵکم وتۆ ڕجاتان لێ یەکەم بیکەن بە خاتی ئەو خوای هەرچیەکەکەن خیانەت لە میلەتەکەی خۆتان مەکەن، حتا وتمە ڕێوی مەبن، چکم ڕێوی لە کونی خۆی هەڵگەڕا بێ. ئەوانەی کە خیانەت لە میلەتەکەی خۆیان بە ئیشەڵڵا بە حەول و قووەتی خوا بە گەڕی بە ڕووڕەشی بە شەرمەزاری دەچونە ناو زیندانی مێژووە. لەبەرەوە ئینسان دائیمەن بە میلەتەکەی خۆی و جوانە بە خاک ئەو وڵاتی خۆی جوانە. پێغەمبەر سەڵسەم چۆن دەیفەرموو خوایە من مەکەم خۆشەوێت چون تیا لەدایک بووم، منیش جافەرانم لە هەرچی گوندی سەر ئەرزەی خۆشترە، قەرەداخم لە هەموو قەزاکان خۆشترە، سلێمانیەکەی خۆم لە هەموو مەحافڵەکانی خۆشترە، هەرێمی کوردستان کە پایتەختی کوردستانە لە نیویۆرکم بەلاوە پیرۆسترە، لە ڕیاضم بەلاوە پیرۆسترە، لە ستۆکۆڵم کە پایتەختی سویدە بەلاوە پیرۆسترە، لە لەندەنم بەلاوە پیرۆسترە کە پایتەختی کوردستانە. لەبەرەوە ئەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە فێرەکە کە محەبەتمان هەبێ هەم بۆ خاکەکەمان، هەم بۆ ئاوەکەمان، هەم بۆ وڵاتەکەمان و بە برژۆڵەکانی چاومان ئیشەڵا بیانباری. دەستەکانە خۆش بێ بەڕاستی هەڵوەستەکانە لەو کاتە هەڵوێستی جوان و دیار بوون. مامۆستا من پێم خۆشەکەم بگەڕینەوە بۆ مێژووی ژیانی تۆ و مێژووی خانەوادەی ئێوە. دیارە وەکو باست کرد و هەر بە نازناوەکەشتا دیارەکە خەڵکی جافەرانن، جەمدی جافەرانی سەر بە قەزای قەرەداخ. من پێم خۆشە لە جەنابی باوکتەوە دەست پێ بکەم. ئەم وێنەی باوکتم لەلایە پێم خۆشە بینەرانیش بیبین و خۆشت باسێکی باوکتم بۆ بکەین هی ئەو ساڵانە. بەڵێ باوکم بڵین موالیدی 1888 موالیدی 1888 لە ساڵی 1970دا وەفاتی کردووە. لە زاڵی 1970دا وەفاتی کردو. تەمەنێکی ئەلحەمدولیلا پڕ لە خێر و بەرەکەت بە فەضلی خوا سێژنی هێناوە ئەو بەغیرەت بۆ بەڕاستی بەڵام دیارە سێژنەکە قەدەری خوا وەفاتیان کرد و ئەوسا دایکی من ئاخر دانەی بووە. خوای گەورە لوتفی لەگەڵ باوکمانوانەوە 8 کوڕ و 3 کچی هەبووە. 8 کوڕ و 3 کچی هەبووە بە فەضلی خوا. ئیتر بەڕاستی زۆر بە حورمەتەوە، زۆر بە ڕێزەوە بە عەرەقی ناوچەوانی خۆی بەخێوی کردوین. سەروەت و واریداتی ئێمە باخی ڕەزێکی ترێ بووە لە جافەران بە ترێ بە ناوم بانگە و ترێکەشی مەشهورە و بڕوام وایە 19-20 سەریش بزنمان هەبوو، مەڕیشمان نەبوو، هەر بزن زیاتر ئەگەر تاکە مەڕێکمان بوو بێ. ئیتر زۆر بە حورمەتەوە بەخێوێکردین، خوا جەزای باتەوە، خوای گەورە پاداش و مێژوویەکی زێڕینی جوانی بۆ تۆمارکردن بوو بە چەتر بۆمان، چەترێکی زۆر محتەرەم. دووسێ کوپلێت بۆ دەیجەڕۆ لەسەر ئەو حورمەتەی کە خوا دابووی بە باوکم و ئێمەش لەژێر ئەو چەترەدا بۆ خۆمان حەسابووین. ڕۆژێ پیاوێکی خۆشەویستی وەکو جەناب بەڕێز و بە حورمەت هاتە ئەم مزگەوتەوتی تۆزێ ئیشم پێێتە وەرە دەرەوەتم بەڵە باشە کە چوم سۆپەرێکی 84 پێ بوو هەڵیدا پڕ بوو لە هەناری چی کاک بەرزان هەناری و کۆڵێنی هێران و نازەنین یاخوهی بەعقوبە ئەمانە بەنامەیە هەناری بروتی ئیتر ئەمە بە گونیە دەیبێ بە سنوو دەیبێ بە عەلاقە دەیبێ ماڵی خۆتەوەتم بەزیە ئەبێ نامەوێ خوانێ بڕێ ئەمانەوتی هی باوکتە باوکم تیاتم چۆن وتی باوکە ترێ فرۆش ئێمە مناو بووین ئەو ساس ئەم سەفاتەی ئێستا نەبوو بەداخۆ ئێستا بەم هەموو سەفاتەوە خەڵکە ناشێت بەخوا ئێمە تا دای مناڵێکم جارێکیان شەوی یانزەی شەوتی باوە پسکیتی مۆز دەخۆم تم باوکی شوێ هەر مۆزی خواردەوە دایکم وتی ئەی بۆ نەخواردن کوڕە هینم خواردەوە چی خواردن زەمانی ئێمە هەر مێوژ و بەڕوو گۆیشە بوو کەی مۆزووەمانەوە هەر نەمان بێ میترۆی چی زۆر جار من دەڵێم مناڵی ئێستا کاکە لە ناز و نیعمەت هەیە بەخوا ئێمە لعيبەکەمان پاتریە رادیۆ شوفرانە چین ئەومان یاریمان بوانەکە والحاصل ئەو برا بەڕێزە خوا حورمەتی لێ بگرێت گەزامتە وتی باوکە کە هات تلێفۆنەوە خەلیفە مەجیها ئەچین بەرەو پیری کە ئەچین بەرەو قنچکێ ئەمان ماون نەبیەوی هۆ عیب دەبێتی قنچکێ ترێ بێت تا دوورە کەوتە بۆڵێ ترێمان لێسەر وتم خوایە لێت بەزیابێ باوکم قنچکە ترێ یا من هەنار وەرەگرم ئەگەر باوکم ئاغا و زاڵم وایە شەقێکی وایە من بۆکسێکیش مەخوار ئەمە زۆر مهمە جاری کە شوان بووین کاروبەرخمانە ڕوان
گۆمیەکە بۆچی لەناو گۆمەکە مەلەمانەکە ئیرادەی ڕەب العالەمین وا بوو مەشغوڵ بین بە مەلەکەوە کاروبارەکەمان چوو بۆ پەڵەنۆیکی برایەکەوە هات بۆمان بەجدێوان و قسە دەستی کرد بەردەفرکێ بۆ ناو گۆمەکە کوڕە بڕاکە من ڕام نەکرد چوون بۆ بەردەمی داسێکی پێ بوو کاک بەرزان بڕواکە ئاو بەرزی کردەوە بوایە و لی بدامای مەگەر مەخواگرە ملی دەپەڕانم وتی بەچکەیکی کوڕی خەلیفە مەجنوی خوا بۆ کا بە قوربانی باوکیگرە ملتمان قرتان منیشتم خواوەری ئەقڵاوە پێزانیم لەبەر باوکم لێم نادە ڕاستی چەترێکی جوان بوو بۆ ئێمە قبرەکەی پڕ ڕەحمەت بێ لەگەڵ مردووی بەڕێست و بینەرانی سەرانی خۆشەویستدا یعنی بەڕاستی بەنانی حەڵال بەخێر اینجا قسەیکی خۆشترت بۆ بکەم هەموو جارێوی یەکەم دەوڵەمەندی جافەران منم برایەکم ێستا لە سوی دەخوا لەگەڵ جەنابەت و بیسەران و بینەرانی خۆشەویست و برایانی پشت کامێرە موفەق بێ ئەیوو با مەگە لە سەبەتە شڕا دەوڵەمەندی ئەیوو کوڕم دەوڵەمەنی بە دڵە ئینسان کە لە دڵا دەوڵەمەند و دەوڵەمەند لە دڵا فەقیر بوو هەموو دیایی ئەو هەر فەقیرە زۆر دڵی دەوڵەمەند بوو و پیاوێکی سەخاوەتمەند بوو الحەمدولیلا و پیاوێکی حتا بڵێ خواناز بووە مەسە بۆ نمونە برایەک لەگەڵیان ڕەفیق بووە بۆ ترێفرۆشی لە جافەرانەوە یا خەڵوت فرۆشی هاتوون بۆ ئێرە ئەوی لە مەسافەی جافەرانە بۆ ئێرە کە خۆ دەزانین تقریبا 45 کیلۆمەتر ئەوی یەک قسەی لەگەڵ نەکردم ئەرێ دەمم بۆ گەنی کرد دوو کەلیمە قسەم لەگەڵ کردی ڕۆڵە بێڵە باسی کرەکانم کەم ئەڵێ تویتی لە جافەران بزان بە چەند تەسبیح سڵاوات ئەکەمە سلێمانی بە چەند تەسبیح لا ئیلاهە ئیلا الله ئەکەمە سلێمانی تەجروبەی لەسەر یعنی بەڕاستی دەروێش بۆ باوکو دەروێش بۆ دوای تەرفیعی کرۆ بۆ بە خەلیفە تۆزێ گەورەترە ڕۆحی شاد بێ ئینشەڵڵا جەنابەت ئەم وێنەیەش وێنەیەکی دایکتە کە خێزانی سێمی باوکت بوو ئێوە دیارە تۆ مناڵی بچووکیانی آخر واحد ئەرەوەڵە ئاخردانی ئەرەوەڵە دەمە درێژ بیشەڵڵا جەنابەت دایکم ئافرەتێکی زۆر بە حورمەت زۆر ئافرەتێکی دامەزرا و زۆر ئافرەتی ماندوو هەموو قۆناغەکانی ژیاندا لەگەڵمانە بوو لە فیرانیە لە لەبوونیە زۆر هەتا کوڕێکی پورم هەبوو ئەمەنەی بە کۆڵچیلکە هێنابوو بە ماڵەکەی و ماڵی پورە مەزەم ئەگەر گڕی تێبرا هەموو حریقی سێمای نایکوژێنێتەوە ئەمەنەی چیلکە هێنابوو بەیانیان ئەو لە کوردوارە پیانەوە تاریکولیەڵەکە بەسەر سەر و بە پشت ئاوی دەهێنا ئاوی بەینی مسۆگەرە کرد هێشتا ڕۆژ دەبوو بۆ یاوەکو بای بینی نەدابوو اینجا بەڕاستی ئیشی دەرەوە ئیشی ماڵەوە هەمووی دەکرد زۆر بە جوانی زۆر بە پەروەردەیەکی جوان پەروەردەیەکی نمونەیەکت بۆ بێنمە کاکە بەرزان مناڵ بووم لە باخێکە تەوراسێکم دۆزیەوە کە هێنامەوە وە مەزانی بیکەیسیەکرد دەستکەوت ئەوەم بەناوە خۆش بۆ هەڵە بەزیمەوە ئەمان دایک دێوە چییە وتم دایە تەوراسێکم دۆزیەوە تەوراس ئەمەیە کە وتی ڕۆڵە ئەوە هیدا دە حەبسەیتم لا چۆ هیدا من دۆزیمە تۆتی کوڕم خۆ نەباریەوە بە قوربانە بیبەرەوە بۆ حەبسە بەخوا مژدانە شدایاتێ وتم ئەخدایەوە تەوراسی کوڕم ئەوە گوناحی دراوسێمان چۆن ئێمە مەخێل لە دراوسێکەوە تەوراسەکەم بۆ بردو ئێستش لەخان دوو هێلکەی مراوی یانی هێلکەی مراوی جا ئەو مژدانەیە زۆر خۆش بوو بەداخەستە نەما ئەو ساکە ئەگەر ژنی مناڵی وایە مژدانەکەمە هەرگێ ئێستا مژدانە نەما بەداخەوە ئەو عرفە جوانە نەما وێ دەکەم زیلو بێتەوە ئینشاءالله دەست خۆش بێ و دایکیش ڕۆحی شاد بێ لەگەڵ مردووی هەموو لایەکمان دایس جنابەت تەمەن درێژمی مامۆستا جنابەت مناڵیت لە جافەران بووە و پێمە بە هەر لێوەش چوویتە قوتابخانە پۆلی 1 و 2 سەرەتاییم لە قوتابخانەی جافەران هەر لە جافەران خوێنەوە ئەمە وێنەیەکی 1934 مەکتەب لە جافەران کراوەتەوە 1934 الحەمدولیلا کۆمەڵێک کڵە پیاوی مرد لە ناو ئەو قوتابخانەی جافەران پێگەشتون ئەرەوەڵا ڕۆژێ بووە ئیداری ئەم سلێمانیە ڕۆڵی جافەرانی بەڕێوی بردووە ئەمە وێنەیەکی توێیە دیارە تەمەنێکی مناڵی و زەکاریە لە جافەرانە ئەمە ئەم دووبرایە یەکیشیان وەفاتی کردو جەڵدەلی دایکیشیان ئەمەشیان ئەنفالە ئەم یەکیان ماوە لەگە برا بچووکتە ئەمە شوان بووین لەسەر ئەو تاوێرە ئەوسا کامێرەی هین هەبوو ئەم تیادیەکان بۆ کامێرە ئەو ڕسمی گرتەوە هەستێک ماژەوە گۆچانەکەی بەدەست برا بچووکتەوە شوانیش سنەتی پێغەمبەرە شوانیشم کردو ئیشوکارە زۆر کردووە ئەمە دەفتەر نفوسانە مامۆستا هی خۆت و هی باوکتە ئەمە هی باوکتە بەڵام زۆر کۆنە بەڕاستی ئەمە هی 57 نفوسی 57 کاتە ئەم دەفتەرانە ئەمەیان هی خۆتە ئەو کاتە شەر کڵاوم لەسەر کڵاون لەسەرە بۆ مناڵی دیارە تەسەوڕەکەم بۆ یەکەم وێنەیەکی زۆر مناڵی ئەزی زۆر مناڵی ئەو کاتە ئەمنێ پیانە و مەشکە ئەگەر ڕێ تۆ نەبینی وێ مەشکە دەستیان پیاکە و بەرە مەشکە کاتە تا ڕاستێکیەکەر سەرۆ خواریش دەرەچوو ئەوەڵاتە نێکی لە قسەیەکی خۆشەیە لەسەرمە برادرە چوو ڕسمی کرد و کاڵ و
جا خێزانەکەی بی بەرەو بڵێ بۆم تۆخکەوتی کوورهەتی تۆخ ناکرێتەوەتی حەزەکەی وەرە ڕاستمەکە لە شوێنە سێدەکە و پیشانم تۆ بی بە بەشکەمەتی جارێ بیشکێنێ بڕوام کە تەسەور کە کاک بەزان بەس لە بۆیە چوو بڕۆی بۆ خۆی جارا وێنەیە ڕەنگە کرد ئەم وێنەیەش وێنەیەکی تۆیە دیارە هەرە و تەمەنەیە ئەمە جافرانە ئەمە سەربانی ماڵەکەی خۆمانە ئەم گیسکێکی نێر بوو بەخوا کاک بەرزان ئەمە فرۆشتیان ئەمەنە بووی گریاوم ئەوە بووی گەوتوم دەستەمەوە بوو دیارە لەگەڵ تو زۆر لەگەڵ لاو دوک ئاوا ئێستا گیان بۆ دەستی خستۆتە سەر سنگم حد محەبەتم زۆر بۆ حیوان و ئاژەڵەمانە بووە خوا لوتفێکی لەگەڵ نوان قەت حەزم نەکرد و عەزیەتی خەڵک بم بڕوا بکە لە ژیانمە پێم پاراسۆ لە مێرۆرە بووی کە نە بە دەستم نە بە چاوم نە بە زمان نە داوێنم حەزم نەکرد زەرر بە کەسکەن ئەگەر توانی بێتم بە حەول و قووەتی خوا خزمەکاری خەڵکم کردەوە بەڵام ئەگەر گوڵ نەبوو بێت دڕک نەبوو مسواز بۆ خوا زیانم بە کەس نەگەیانەوە ئەجا ئەو بزنە ئەوە سابرێنە عیب نێرە پێڵن سابرێن ئەم سابرێن دوکانەکە گڵۆڤەڕژەمە کڕیە مایە سوێرە تۆ زێهی نییە بێ اینجا لەگەڵ ناوی سپیە عیب نەبێت جا ناوم ناو سپە کە لەگەڵ بانگەکە سپە یەکسەر لە ناو خەڵکی یەکسەر دەبیا لە گرفانەوە یا گڵۆڤەڕژەم بەرێ ئیترەوەی جیایە بۆم گرتووە ئەڵێم هەڵسە سەر پێ وەکو تەدریب یعنی زۆر پێم عەجیبە بەداخەو دەڵێم زۆر بەداخەو دەڵێم ئەم ئاژەڵانە جاری وایە پەروەردەکرێن و فێرە بن کەچی بەعزێ مرۆڤ هەیە بەداخەوە فێر نابێ مامۆستا لە دوایەوەی هەتا دوی سەرەتایی لە جافران خوێندوو بەڵام ماوەیەک دیتە سلێمانی دواتر دیسانە گەڕێتەوە بۆ جافران بخوێنن بۆچی هاتیتەوە و گەڕایتەوە ئەو کات وەزعی سیاسی کوردستان باش نەبوو کاکەشم خۆی مامۆستا بوو بەڕێوەبەری جافران بوو قوتابخانەکە الحەمدوللا زۆر سوپاس بۆ خوا نیسبەی نەجاحی لە 100% بوو یعنی مامۆستایەکی بە وەکو باوکێکی دڵسۆز وەکو مامێکی دڵسۆز وەکو خاڵێکی دڵسۆز خزمەتی خوێندکارەکانیە کرد و نخبەیەکی جوانی الحەمدوللا پەروەردە کرد لە خوا بەزیێ بێ حەزی نەکرد مەکتەبەکەمان فەوتێ ئێمە هێنا بۆ ئێرە خوا گەورە پاداشتی باتەوە سەر لەش بەبارە بەداخەوە خوای گەورە شفای بۆ نەخۆشەکانە وەکو برایکی مرد وەکو پیاوێکی مرد هەمومانی خستە ژێر باڵی لێرە خانوویەکی گرتوو بەکرێ لە لای گەڕێکی شێخان خوار محکەمەی کۆنی ئێرە حاجی سعید سەوسە بوو بە ڕەحمەت بێ قەبرەکەی ڕەحمەت بێ بە 11 دینار ئەو خانووی گرتوو ئێمەش لە ژێر باڵی کاکەما کۆبووینەوە لە قوتابخانەی سورکێوی سەرەتایی کە ئێستا هەر ماوە قوتابخانەکە بەڵام لە لای ئۆرزدیە بەڵام ئەو کاتە لە لای پشت محکەمە بوو ئەنجا ئەلێشا ساحەیەکی تۆپێنی لێبوو پشت محکەمە و گەراجی بەغای کۆن لە شوێنی ئەم محکەمەی کۆنی ئێستا بوو محکەمەی کۆن کە مەزمانی ئێستا گەراجی بەغای لێبوو لەو گەراجی بەغای برابچووک پاکەتی گرێڤن و ڕۆسمەن و گۆرەوی و نیڤیا و ئەوانە مەفرۆشت لەوێ ئەو کاتە هەر بە مناڵی مەکتەبەکەشتە کرد الحەمدوللا کاکەم جەزای باتەوە فێریەکردین کە دائیمەن ئێستش هەتا یەکێ لەو بەهرانە کە خوا دای پێم کە بووم بە مەلال جافران سێشتم داوا لێکرد وتم یەکەم نە نیکاحی ئافرەتتان دەکەم نە تەلاق پینە و پڕۆکەم ئەوانە ناکەم دووهەم مردووتان ناشۆم سێهەم زەکات و سەرفتەی کەسم ناوێ یعنی الحەمدوللا کاکەم وای فێرکردین کە دائیمە چاومان لە دەستی کەس نەبێ تا بۆمان بکرێ قەناعەت بکەین بۆ بەشەی کە خوایە پێمان خۆمان ڕەنج بین بە کرێکاری و بەردامایی خۆمان ژیان و الحەمدوللا چاومان لە دەستی خەڵکەوە نەبوو سوپاس بۆخوا خەڵکی ژیانمەتیاوین خوا جەزای باتەوە من چکم بە ئینسان بێ سفەت و سوپڵە نەبێ بەڵام حتا لە قۆناغی ئەوەی سەرەتایە بەو شێوە لە قۆناغی متەوەستا کە لە قەرەداغوی ئینشەڵا بۆت باس دەکەم لە لەوێ دەچووم لە جافرە لە قەرەداغ ناحێ بوو ئاسکرێمانێنا مابر بۆ جافران ماڵی هەبوو ماشەڵا 14 مناڵی هەبوو لەگەڵ چوینە بەردەم ماڵەکەمان و ئاسکرێم بەجاری هاتە باوکی ئەم هەتیوە کۆڵە من نادا ماشەڵا 14 مناڵی هەبوو بەبیرم دێ 56 دیناری ئەو کاتم بە ئاسکرێم فرۆشی پیا کرد لە جافرە وەڵا باشە بۆ تەمەنەوە لەگەڵ قوتابخانە و مامۆستا گەڕایتەوە بۆ جافران و دواتر جارێکی تر یەیتەوە بۆ سلێمانی بۆ خوێندن پێما بێ ئەچیتە ئامادەی بازرگانی طبعا بڵین تا شەشی سەرەتاییم لە سورکیە بوو دوای چوومە ئادادی هەڵکەوت متەوەستەیەکیە بوو ئادادیەکە تا یەکی متەوەسە لە یەکی متەوەسەی هەنگوو تۆزێ فامم کردو ئیتر بیری دایکم و باوکم و ئەوانە مەکرد چکم لا براژنم ڕەحمەت لە قەبرەکەی دایکێکی زۆر دڵسۆز دایکێکی زۆر خەمخۆر زۆر خەمی خوار ئەو کاتە گەسالە و شوش نەبوو بەڕاستی خزمەتێکی زۆر جوانی کرد جازمان بە لە هەموو زمانێکە هەرەبوو چوێ پیان تۆ چی مەجبوریم شوبرایانە بەخێری شوبرانێمە کوڕی خاڵ من کوڕی باوکم خاڵی باوکی بوو
باوکو خاڵی باوکی بوو ڕەحمەت لە قەبرەکەی هەتا دوا هەناسەی خزمەتی کردین یعنی بەڕاستی ئێستش سوپاس بۆخوا هەر ساڵێ بچوم بۆ عمرێکی بۆکەم وەفاءن بۆ ئەوەی کە ئەو ساڵانە خزمەتی کردی ئیتر گەڕامەوە بۆ جافران تا شەشی سەرەتایی هەبوو بەڵام ملحق متەوەسەشی هەبوو تا یەک تایکی متەوەسە ئیتر یەکی متەوەسە خوێن دوای جوومە بۆ قەرەدا دوو سێم لە قەرەدا خوێن بە چەندهینێکی خۆشت بۆ بجەڕمەوە بە تراکتۆر هاتو چۆمانە کرد ئەگە تراکتۆرشمان دەستکەوتە ومانزای مۆنیکای ئێستای ڕۆژێکیان خوشکێکی بە حورمەت خوای گەورە لێی خۆش بێ لەگە مردوی حەزیار لەسەر هینی تراکتۆرەکە لە پێش لا ساقەکە سەرکەوتو پێی نا بەجەکەکە هەمومانی هەڕشت تەلەبەکانی وەی خستە خوارەوە بەخوا شوێنێکمان پێڵە شێر دەرە تا سەر پردەکەی جافران کتێب و تەلەبە ڕیز بوو سوپاس بەخوا هیچ باش و کەسمان بۆ نەکبەتی ساقەکە دابووی بە بۆشیش کوورەکەکە هەتەن هاوڵەکە گوێ لێ کاتی ئاوڕاتەوە تەلەبەر ڕیز بۆ جادا کەوتوینە خوارە کتێب دوو کچمان لەگەڵ ئەو دوو کچە ماشەڵڵا سەشکو لە حیاتامە هەردووکیان خۆیان گر نەکەوتە خوارەوە ئەوان ئێمە کوڕەکان هەموومانی فڕیانمان کەوتینە خوارەوە ڕۆژێکی بەس دڵمان خۆش بوو یعنی مثلا هەموو ڕۆژێ بەیانی سعاتی وەرە بۆ قەرەداغ نیو ڕۆژ دیسان بە پێپڕۆ بۆ جافران بیتر لە ساڵەکانی دوای بە فەضڵی خوا جافران یەکێ بوو لەو گوندانەی کە پاسی مەسلحەی بۆ دەرچوو پاسی مەسلحە لێرەوە هاو بۆ جافران سێجار لە ڕۆژێکا سێجار سعات هەشتی بەیانی دەی بەیانی لەگەڵ دوای نیوەڕۆ ئەمە نەفەر بە 450 بە 450 بۆ جافران بۆ قەرەداغ بە 350 جا ئێمە تەلەبەکان بۆ دوا ئەچینە دوا پارەی لێ ناسەین لەبەرەوەی تەلەبە بووی لە دایری مەسلحە ئەنجا ئەمەنە بەلامانە خۆش بوو چووم نەماندی بوو ڕیمە درێژەکانە و پاسەکە ها کە پاسەکە ڕامانەکە بەرەو ڕووی پاسەکە جا برایەکمان بوو خوا عەفویکە لە پاسەکە دانیشت بوو خەڵکیش ئەو بەر دەرگاکەی گرت تەمەن یەک دەرگای هەبوو سەرکەوە ئەم خۆی لەسەر دانیشت پەلەمەکەن جێ زۆرە یان خۆی دانیشتەوە لە جێ زۆر بە ئێمە جێمان نییە دواتر هاتی تا ئامادەی بازرگانی ئەمە تەواکل لە سلێمانی ئەوەم زۆر بەلامەوە ناڕەحەت بوو کە لە عەدادی بازرگانی وەرگیرام زۆرم بەلاونەوە زۆر حەزمە کرد لە بەڕاستی لە مەعهەدی معەلیمین وەرگرم خوا تۆ شاهیدی ئاگای لە قسەکانمە لە مەعهەدی معەلیمین وەردەگیرام لەسەر ئیمزایکی بەعسێتی نەمکرد حتا برادێکی لێ بوتی ماڵدا تۆزی عەقلت هەبێ کەوتی وشیار مەجلس من هەر ئاوا ئۆکەیەکەڵم ئایدی منە تم نایکەم دوای سبێنێ ئەم ئیمزام پێ بکات سبێنێ جاسوسی بکەمەمانە بە جەریمەمان بە تاوانمانە زانی و لێشی پەشیمان نیم لەشی پەشیمانم سرم بەرزەوە ڕووم سپیە لە ناو میلەتەکەی چون خیانەتم لە میلەتەکەی خۆن بە تاکە ئیمزایەک خوا بەزیاوێ نەمکردووە ناویشم دەرچوو لە مەعهەدی معەلیمین پیام وتم ئەبی بە بەعسی نابم وتی نابی وەرناگیرتمە ناگیر قەیچەکە ئیتر دوایی ئێمە وەکو زیاوە هەبووین تەوزیعیان کردین بەسەر عانێ زۆر حەزمە کرد لە زراعە وەرگیرم و نەگیرام هەتا حاجی نامیقی خریاجیانی هو ڕەحمەت لە قەبرەکەی کەڵە پیاوێکی مرد زۆر باوکێکی دڵسۆزم بوو زۆر خەمی خواردم ئەویش هو کار بوو لەوەی کە ببم بە مامۆستای ئاینی زۆر تەشجیعکردم زۆر لە مزگەوتە زۆر یارمەتیدا بردمی بۆ لا کوڕەکەی مدیری زراعە بوو بە ڕەحمەت بێ وەفاتی کرد وتی بەخوا جێنەمەوە ئیتر وتیان کاکە تۆ بچۆرە عەدادەی تیجارە ئەگەر لەوێ ناوەکە نەبوو ئێمە وەرتەگری وڵی تر ئیرادەی خوا کە چوم ناوەکەم لێ و زۆرم پێ ناکرد تەربیەی ئێستا بەرامبەر مزگەوتی گەورە ئەلیا بوو تەربیە لەوێ بوو وڵی تر ئەلحەمدولیلا بە فەضڵی خوا بەڵام توانیم لەو قۆناغەدا دوو شەهادە بەدەست بێنم یەکەم عەدادیم بڕی دووەم خوێنەواریەکی باشم سەرەتاییەک پیا کرد بۆ ئیسلام حتا ئەو برام کاک حاجیە ساڵا خوا گەورە ڕەحمی پێ بکە ئەیوو ئەم برای من شێتە بێ ئەم مردوو مراوە ناخەوێ هەر خوێندنەوە ئەمان زۆر حەزم خوێنەوە بوو زۆر برایەک وەکو جەنابی خوا مۆفەقیکە نامیلکەی چیا پێم وتم لە عاتەوە من خواخوا مەکتێبەکەی مەکتەب خوێن تۆ ئەو بخوێنەرەوە زۆر بەلامەوە تا حەبیب محەممەد سەعید نووسیبوو ڕەحمەت لەو قەبرەی بێ نووسەرێکی باش کەڵە پیاوێکی مەردوو ئیتر ئەموو ئەلەمە هەیە ئەیوو ئەمە مانگانە دەرەچێ ئیتر دەستم کوشکور بە خوێندنەوە لەخوا بەزیا بێ لەم مەکتەبە مزگەوتەشا قوتابخانەیەکم دانا قوتابخانەی ئەبوبەکری سیدیق بە سەرپەرشتی مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا و مامۆستا مەلا عومەری چینیانی کە مامۆستا عومەری سەلەفی دەڵێن پیاوێکی کەڵە پیاوێکی مرد زۆر دڵ بەخوا قورئان نەبوو قورئانی تیا بکەین ئەو خوازەزای دە قورئانی بۆ هێنا پیانە قورئانیەکی تەبعی ئەڵمانیا سەدام تەبعی کردبوو دە قورئانی بە هەدیە بۆ هێنانی خوازەزای 96 تەلەبەمان هەبوو لە مزگەوت زۆر باش مامۆستا دیارە تەجروبەی با بڵێن ئەزموونی خوێندنی حوجرە و دواتر وەرگرتنی ئیجازەی مەلایەتی ئەوانە ئەزموونێکی تری ژیانی تۆیە هیلاکمان کردی پشوویە گۆرەگرین و دواتر بەیەکەوە بەردەوامەبین خۆشەویستان لە دوای پشوویەکی کورد لەگەڵ مامۆستا هۆشیار جافەرانی بەردەوامە بین لەگەڵتان
خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافی و لەگەڵ مامۆستا هۆشیار جافەرانی لەگەڵتان بەردەوامین. مامۆستا ئەمێ ینی بچینە سەر ئەزمموی حجرۆ خوێندنی مەلایەتی و بوون بە مەلا و مامۆستای ئاینی. لە سەرتاو ئەم بیرۆکەی بوون بە مەلا و چوونە حجرە و یعنی ئیحتیمامدان بە مۆزوعی ئیسلامەتی و ئەمانە چۆن لای تۆ دروست بوو؟ مامۆستای بەڕێز کاکە بەرزان من هەر لە سەرەتای مناڵیەوە زۆر چینو بووم بە مزگەوت، یعنی بڕوا کە ئەمەە مناڵ بووم دەچوم بۆ مزگەوت لە مزگەوت زەلابێکە و بە ڕەحمەت بێ و ئەمە گەورە بێ عرەقە خواتەوە ئێستا سەفی یەکەم بەرنادا سوپاس بۆ خوا نەمر جومعەی لە دوامەوە کرد، یعنی لە مزگەوت بۆیە زۆر تەوسیەکەم بۆ برایانە بۆ ئیمام و پێشوێشەکان بۆ ڕیسپیەکان تخوا دڵی مناڵەکان مەتوەرێنن ئازیان مەکەن دەنگ دەکەن مناڵن پێکەنن ئەمانە هەمووی دەبێت زۆر دەبێت احترامێن چوانەوەی دوا ڕۆژی ئێمە جا مامۆستای بەڕێز من قەدەری خوا لقمی مزگەوت لە ڕەمەزانە من تۆزیع مامۆستا هي اللقم و ناوساجی كلێرە هەو تۆزیع مەکە ئیتر مەزای وەزیری و قافمە ئەوگە دڵ پێ خۆش بووم و لقمی مزگەوت خۆم تۆزیعەکەم ئیتر هەر لە مناڵی ئولفەتێکی الحەمدوللا محەبەتێکی دینمانە بوو لەبەری باوکم و خۆی پیاوێکی موسڵمان و خوا ناس و لە خوا ترس بوو الحەمدوللا. ئیتر دوایی کە هاتمە ئێرە لە ساڵی 1970 ئەم مزگەوتە کرایەوە مامۆستا مەلا فەتحوڵڵا ئەو قەبرەی پڕ ڕەحمەت بێ کەڵە پیاوێکی مرد عیزەتی نەفسی زۆر هەبوو بڕواکە مامۆستا زەکاتی وەرناگرن ئێمەش هەر لەوە فێربووین خوا جەزای باتەوە دوکانی لێرا بۆ حاجی باقی خوا لێ خۆش بێ ئەویش ئەچوو پارەی لێ قەرزەر کە مەعاشی وەرگێ لەکسە بۆی بڕێ کاکە بی خێرەبەری زەکاتم نایە زەکات بە من ناشی خوا جەزای باتەوە پیاوێکی زۆر بڕیتر لەگەڵ ئەوە لە خزمەتیا دەستمان کرد بە خوێندە کە پێشتریش لە جافەرەن لە مەلا شێخ تاهیر بە ڕەحمەت بێ ئیمام و خەتیبی مزگەوتی جافەر تاوان پێش من 12 ئیمام و خەتیب لە جافەر هەم بووە ئەیکیان کە لە سەردەمی مندا بووە مامۆستا مەلا شێخ تاهیر بوو ئەو لەو کاتە لە خزمەتیان خوێن هەر لەسەر ئەوەش جاریکیان هینێکم دا پێی نووسراوێک لەسەر نیکاح تۆزێت پێکەنی و زەدەخەرێکی وتم ئەو بۆچی پێگوتی وەڵای هەندێکی باشە هەندێکی خراپە وتم ئانەی باشە لێ گەڕێەوەی خراپە بۆم چاکەرەوە وتی واز بێنێ نیکاح تۆزێ موشکلی هەیە وتم بەرا سوێن بۆ خۆم نیکاح ناکەم ئەو کاتە نیکاح میقدارە پارەیانە بە مامۆستا 10 دینار تا 15 دیناریانەدا هی سویسری ئیتر منیش وتم سوێن بۆ خۆم من نیکاح ناکەم بەس ئەمەوێ عیلمەکە فێر بم و زانیاریم بێت هەتا ڕۆژێک برادێک لێ هەر لەم گردی سەرسنارەوتی مامۆستا تۆ کولێکە تەواو کردم ئاوتی بۆ وتی یعنی ئێستا توای نیکاحکێتم کرد داما و خۆ پێشتریش نیکاحەکەم لەبەر خوا نەمکردووە نیکاحێک نەخۆ ئەزانم نیکاحەکەم بە قوربان ئەوەی زەی پێشتر نەمزانیوە ئیتر لەخوا بەزیابێت دەستم پێکرد لە لای مامۆستا مەلا شێخ تاهیر لە مامۆستا مەلا فەتحوڵڵا لە مامۆستا مەلا سابیری کانی کوردە لە مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵ خوا دەرەجەی عالیکە ئەمانە کە هەموو وەفاتیان کردووە بە ڕەحمەت چوون لا مامۆستا سەیکەریم کە لە مزگەوتی خۆمانە بوو لە مستەمیعی جۆمان لێگرت الحەمدوللا دەستمان کرد بە خوێندن تا الحەمدوللا قۆناغی ئادادیەمان تاو کرد دوای چەند ساڵێکیش ئیتر تەقدیمی پەیمانگای پێشێژ و تارخێنمان کرد لە سلێمانی الحەمدوللا ئەوشمان بڕی دوایی بە فەضلی خوا ئەو مەعهەدە کرا بە کۆلێژی کوردستان بۆ پێگانی پێشێژ و تارخێن جا تعلیق لێدایان و بیستمانە ئاسنگە بۆ دەگاو پەنجەرە ئەم مەلا پێگەێنێ کاکە مەلاش زەرورە حتا سحوفێکی ئەمریکی مقابلەی برابسوکتی کرد وتی ئەمە زەرورە بۆ کوردستان بەڵێ زۆر زەرورە چونکە ئێمە الحەمدوللا کولی تەربیەمان هەیە کولی طبمان هەیە کولی هەندەسەمان هەیە ئەوانە پێگەین دەبێت کولێکیشمان هەبێ پێشێژ و تار پێگەێنێ بۆی مینبەرەکانی پێغەمبەر ساسەم چۆڵ نەبێت کۆلێژی کوردستانە تاوا کردو الحەمدوللا بەڵام تۆ هەر پێشتر ینی پێشووی کە کۆلێژ و پەیمانگاش بخوێنی بووی بە مامۆستا لە 85 لە جافەرە 85 یەکەم جوعم کردو لە جافەرە بە فەضلی خوا ئەبێ ئەوەی ینی ئیجازەی مەلایەتیش ئیجازەی مەلایەتیم نەبوو مامۆستا مەلا شێخ تاهیر خۆی سەرپەرشتیە کردم قەزا و قەدەری خوا وا بوو مامۆستا کاکە بەرزان جەڵدە لێدا ئەو کاتە جەڵدە نەبوو پیانۆ بای شەلەل جا وەکو قسەیکی خۆش ئەو مامۆستا خۆی بە ڕەحمەت بێ قبلەکەی پڕام تۆزێ نەدوو بوو ینی حەزی زۆر لە قسە و ئەموو جامە لەومانە نەبوو جا باشەلەکە لیا بوو یەک لای وشک بوو خاڵیشم لەگەڵ چوین بۆ لای کەسی پێ ئاکۆرە ماڵاوی تۆزێ غیرەت بێت و حەدیثمان بۆ خوێنەوە حەدیثی چی زمانی نەماوە لایەکی وشک بوو ئەمانە ئیتر خوا تەوفیق و یارمەتی برابسوکتیدا ڕیش پێکان تەکلیفیان لێ کردم چونکە ئەو دی ئەمە بێ جومعە نەبووە بە فەضلی خوا حتا لە پرۆسەی بەرە ئەلفالەکەشە هەر جومعەمان کردووە لە خوا بەزیاب بە بیرەوەری من جومعەی نەفەوتاوە لە خوا بەزیابێ وڵاوتیان مردی خوا بە وشیار خۆ تۆ خوێنەوە هەری بزانە جومعەکەمان بۆ ناکەیت و خوا گەورەی ئینشاڵڵا تا جومعە بەشکم ماوەسا چابێتەوە قەدەری خوا هەر چانە بوو وڵای ترمیش لە جومعە زۆر خوا یارمەتی و تەوفیقیان بەڵام کاکە ئەو قاسم یەکەم جومعە ناخۆشە و
بەرامبەر بە خەڵک چون فێر نەبوو من ڕانە هاتوو ئیتر زۆر بە دڵ و بە کوڕ دوعام بۆ مامۆستاکردم ئەم مامۆستا چەند ساڵە عەلەمی پیرۆزی ئیسلام لا ئیلە ئیلڵا بەدەستی مامۆستا و شەکێتەوە ئیتر ئێستا تووشی قەدەرێکی خوا داواکەم لەو خوایە بە زووترین کات خوا شوای بۆ بنێرە و شاد بێتەوە بەڵام زۆر مرد بوو ئەو قەبرەی پڕ ڕەحمە بێت کە هاتەوە وتی مادە ئەوەندە پیاوی لێ دوعا بکەم خۆتبەکە لێ ناسەنمەوە هەتا پیان و کاکە و مناڵە بعد جمعە نەکاوتی کاکە من خۆم لە دوای جمعەکەم هەڵەکانی بۆ ڕاستەکەمەوە بەس خەڵکی جافران ینی تۆ ساڵانی لێ بیتویان بەدڵ بوو تەنانەت بۆ سەبەتوانە مەلایەکمان دەستکەوتەوە بەخە شەیتانە زانێ حەجی بوو ئەجای چی وتی خەڵکی خەمتان نەبێ بەخوا بەقە شەیتانی ئەزانێ یانی بەحساب زیرەکە خوا جەزای باتەوە ئینشاءڵڵا بەڵام بەڕەسمی لە ئەوقاف لە 1993 دامەزرای لە ساڵی 1993 مامۆس ئەم حاجی نامیقی خریاجیانێ بە ڕەحمەت بێ بردمێ لە مامۆستا شێخ موحسینی شێخ عالی خی گەورە بەرەکەت خاتە عمر و قەڵەمەکەی سشکول لە حیاتەیە وتی ئەمەم بۆ بکەی بەبەلە وتی بەسەر چاو ئەو کاتە گەنج بوو بردمیانە لە مامۆستا مەلا عەبدوڵای جادەکوت ئەو قەبرەی پڕ ڕەحمەت بێ ئیجازەی مەلایەتی داپێ ئیجازەی مەلایەتی داپێم ئیتر مامۆستا شێخ موحسین بەدەستی مبارەکی خۆی عەریزەکەی بۆ نووسیمیای بە مەعاومدیری ئەوقاف وتی بۆم بەرزکەرەوە بە هەولێر چوو لە هەولێر ئیمتیحانەما بە ئینی قاری وازین بانگبێژ و قورئان خوێن وتیان تۆ جارێ بەس ئەوەنە تا جێ دەبێتەوە کە جێ بۆ دوای عنوانەکەت بۆ گۆڕی ئیتر بە فەڵی خوا لە ساڵی 90 ئیمتیحانەما بۆ ئیمامەت لە ئاعدادی شافعی هینی شافعەکە لەوێ عنوانەکەیان بۆ گۆڕین بە ئیمام ئیتر دوای قۆناغ بە قۆناغ الحەمدوللا مەعهەدەکەم تەواو کرد دوای مەعهەدەکەم تەواو ئیتر بووم بە ئیهاد بەڕەسمی بووم بە ئیمام و خەتیب دەری کابراوتی بووم بە پیاو دەبێت درێژی مامۆستا ئەم مزگەوتەی گردی سەرچنارکەنای مزگەوتی بیلالی حەبەشیە لە شتاویەکەوە دامەزراوە پێما بێت تۆ هەر زۆر دەمێت کە لە سەرەتاکانی دامەزانی مزگەوتەوە لێرەی تا ئێستاش هەر لێرە نەجوڵایی هەر وڵات بە فەڵی خوا ئەو کاتە گەنج بووم ئیتر کە ئەم مزگەوتە تەبەن وانە بوو مزگەوتێکی بەڵاستی بڵین پەرپوت بوو چکم حکوومەت کردبووی هەتا قیبلەکەی لار بوو قسەیکی خۆشت بوو کەم چوومە خزمەت مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵ بە ڕەحمەت بێ کە ئەو کاتە ڕئیسی لیژنەی فتوا بوو کەڵە پیاوێکی زانا و دانا مامۆستا کاکە بەرزان سوبحانەڵڵا ئەو کتێبانەی هیچی ناوی پێوە نەبوو کەچی هەمووی لەبەر بوو بەبێ ناو ئەو کتێبم بۆ داگرە لاپەڕی ئەومەکە دێری ئەوگە بخوێنەرەوە بۆم خوێنەرەوە عیبارەتەکە بۆ هەتا جاری هەبووێمە بەکتێبەکەشم خوێنەوە وا نابێت ڕاستی کەرەوە گەڕێرەوە تێگە ئەمەنە زانایکی باروجا چوو تەکلیفم لێ کردم سەردانێکی ئەو مزگەوتەی ئێمە بکە قیبلەکە مالاتی کوڕم ئەو مزگەوتە چەند ساڵێتەوە دەوری 15 ساڵ بە 20 ساڵ قیبلەتان نەدۆزێت تازە هەر نایدۆزنەوە مامۆستا مەلا کەمالی قەراقیش بوو بە ڕەحمەت بێ نیۆڕۆی میوانمان بوو مامۆستا مەلا عەلی توتەقاچیش بە ڕەحمەت ئیمام بوو وتی کە نافەرمێستەوە تەسیل وتی مەلا عەلی ڕەخنەیەکم هەیە تیاتی تۆ نابێ بڵێ ستەوە تەسیل وتی بڵێ ئەعوەج صفوفەکم سەفەکاتان لارکەنەوە چون قیبلەکەی خوارە ئیتر بە فەڵی خوا لێرە بەردەوام بووین هەتاکو بڵین 2013 تر 2013 الحەمدوللا بە فەڵی خوا و هیمەتی خێرەمەدان و برای گەورەمە حاجی مەحمووی ئاڵت ئیتر ڕوخان و سەر لە نوێ دروستمان کرد ئەم جارە قیبلەکەیمان مەزبوط کرد و ڕێک و پێک و خوا جەزایان باتەوە هاوکاریکی جوانە بەڕاستی خزمەتی جێدەستی ئێوەشی پێوە دیارە پێم خۆشانێک وێنە پیشان بەم کە هی کۆنی ئەم مزگەوتەیە ساڵانی تەسەوڕەکەم هەشتاکان بێ ئەمە ئەوانە کێن مامۆستا ئەمە مامۆستا مەلا ئەحمەدی خانەقایە بە ڕەحمەت بێ خەتیب بوو لە مزگەوتی حاجی حەسەنی لۆکە دوایی چووە خانەقای مەولانە ئیتر دوایی بەداخەوە تووشی ئەم سیاتەس و ئینە بوو تۆزێک خوا جەزای باتەوە ئیتر بە ڕەحمەت بێ پێغەمبەر وفاتی کردەوە چاکی مردوەکان تا بڵێن واز لە خراپەکانیان بێن ئەمەش برا بچووکتە دووەم کەس لای مامۆستاوە الحەمدوللا هەر زۆر محەبەتم بۆ مامۆستایانی ئاینی هەبوو زۆر حەزمە کرد خزمەتکاریان کەم لە خزمەتیانە بوو چۆک دادەین لە بەردەمیان ئەمە کوڕی مامۆستای ئەمەش کاکە پەیوەندە ئێستا لە ئەڵمانیا لە دەرەوەی وڵاتە ئەم برایش هەر لە دەرەوەیە و ئەمە ئێستا دکتۆرە الحەمدوللا تەنیشتی ئەوش دکتۆرە حەمە کولی طبی تاو کرد وێنەیەکی جوانە ئەم وێنەیەش پێما بێ هەر ئێرێ و لە سەربان گیراوە ئەمە مامۆستا مەلا مەحموودی ئازادی ئەمە مامۆستا مەلا ئەحمەدی خانەقایە ئەمەش برا بچووکتە ئەو مناڵەکەی باشە و مناڵی مامۆستا مەلا ئەحمەدە مامۆستا مەلا ئەحمەدە ئەم برایە شەهید بوو لە تەیارە شەهیدی کرد ئێستا وەفاتی کرد لە شێخ خاکە و ئینشەڵڵا لە بەهەشتان ئینشەڵڵا ئەوە سەربانی ئەم مزگەوتەی مامۆستا نەخێر ئەمە سەربانی ماڵی مامۆستایە ماڵی مامۆستا لە ماڵی ئەم وێنەیە شەر وێنێکی ئەو ساڵانەیە ئەمەش برا بچووکتە ئەوەی باڵا بەرزەی دووەم بەڵێ ئەمەیان
جا بە مناڵی زۆر باڵام کۆت بووڵی بوتڵی غاز ئافرەتی خزمی خوان پێی بوو تی گاڵتەی پێمەکە بەخوا لەوانەیە ڕۆژێ بێت تۆ بچیتە بن باڵیەوە ئیترەوە خوای گەورە باڵای بەرزکردینەوە ئینشاءڵڵا تەمەندروێژ ئەو برایانەی ئەم گردی سەرچنانە ئێستا ماشەڵڵا هەموو کەڵە پیاون و خێزانی خۆیان هەیە و ئێستا لەو برایانە هەمانە ماشەڵڵا لیوایە هەمانە الحەمدوللا لە دەستگا حکوومەکانە ئیشەکە هەمانە دکتۆرە هەمانە مهندیسە خوای گەورە موفقیان ساڵانێکی زۆرە لەم گەڕەکەیان یەکە خەڵکی دەبوو ئەوڵا یانی حتا دووسێ جار قۆ ناخاتێت پێشەوە کە یانی بە ئیجباری جیهان بێڵم جێم نێشتون و حتا برایەک کێشەیەکی تۆزێ و خانۆموتی لە ڕاپەڕین خانوویەکەتم لێ ناچم بۆ ڕاپەڕین یا لێرە یا چمەوە بۆ جافرە لەو دوو شوێنە ئەنجا من تقریبا 45 ساڵ بۆ 45 ساڵ لە گردەکەی سەرچنارە بەڵام حتا مامۆستا وەکو ئینێک پێت بڵێم جاری وا بۆ چەند ساڵێ سەرپەرشتی تیپی وەرزشیشمە کرد ڕۆژێکیان تیپی جافران لەگەڵ گردەکە یاریان کردوتیان تۆ این یاری لەگەڵ کاوتم لە جافران کۆرە بە جافرەی تۆ ماڵە لە گردەکەتم کاکە خۆمە ڕێوینیم لە کنی خۆمەگەن چۆن لە زڵدی دیەکەی خۆم یاریەکەم قەستی وا ناکەم ئەجا وەکو لە قسەیەکی خۆشیش بۆ دوێرەوە یاریێکیان ڕۆژی جومعە بوو لێرە یاریمان کرد ئیرادەی ڕەبولعالەمین وا بوو ئەو یارە بۆ بڕێکەوە 8 گۆڵم کرد ئارە بڕاکە جا برادێکیانتی ئەو کاتە بزانین نەکبەتیمان مەلاوشێرمان لێ بۆ بە عەلیدایی بەکە لە کۆڵەکە مامۆستا ینی وەرزش شتێ کردووە پێما بێ لە تیپی جافرانیش دروست کردوە تو هەر لەگەڵ یان نابوویت و هاوکاریت کردوون چەند جار ینی جافران شانیەدا لە قەرەداخ کە ناحیە بوو ینی چەند جار لێمان بردوونەوە ئانی جاریوا لێمان بردوەوە یا جاریواری یەکسان بووی ئیتر لەخوا بەزیابێ زۆر محەبەتمە بۆ ڕاز و ساڵانێکی زۆر مامۆستا وەکوت لە 85ەوە وەکو تاردان هەموو جومعەیەک چی بۆ بە فەضڵی خوا دوو ساڵی ئەنفالەکەی لێ دەرکە جومعە بێرم نەکردو لە تارانەوە گەڕامەوە بۆ ئەو جومعەکەم کردو هاتوومەتەوە مەگەر ئاها جاریوای چوو بێتم بۆ ئەمڕێ یەکسەر برایەکم لە جێگەی خۆم داناوە بۆی جومعەکەم و کاتادێ زۆر بەسەرهات و شتی خۆشتێ لە جافران و لە ڕێگە و ڕۆشتن و هاتن و ینی ساڵانێکی زۆرەوە زۆری 41 ساڵەوە زۆر بەردەوام هاتووێ جافرانەکەیت و خۆشەویستێکی زۆرت ینی بۆ ئەو شوێنە هەیە بەڕاستی خوا من ئەگەر جارێ پیاوبوون ئەوان دەجار لە من پیاوترن چکم ڕۆژێ بوو ئەو کاتە تۆزێک گومانی خراپیان لە برابچوو کرد دەکرد بەهۆی کۆمەڵە ئینسانی نەفس نزم و دۆڕاوە ینی حتا خەریبوو نێڵم سنچوم ئەبکەم ئیتر خوا جەزایان باتەوە ڕیسپیەکانمان ئەو ئەنی کە مردوون قەبرەکان پر باخی بێت لە باخی باشش گەنجە جوانەکان ئافرەتە بە حورمەتەکان وتیان ئەگەر بێت و نێڵن مەلاوشیات بێ بۆ جافران ئێمە ناوێنی ئەنفالی دوو وەکو ئەنفال کرابێتین وایە ئەوە ژن و پیاومان پاسەگرین و سیارە دەگرین دەچین بۆ لە بەڕێزمام جەلال بۆ قەڵاتشوارانی کاکە دەرس و دیاریەوە محاویلەیەکتانەوە پێم کاکە محاویلەکە بەرنەوە مەلاوشیارمان بنەوە ئیتر میژ وعدم کردووە لەگەڵیانە وتومە حتا پێم ڕازی من خزمەکاریتانەکەم ئەگەر خوا نەخواستە ڕۆژێکی بێت تاقم کاکە بەرزان ئاگادار کە بەبێ دەنگ بەبێ مەزبەتە ئەڕۆ خۆم جێتان هێڵم بەڵام دەتا وەکو قسەیکی خۆش بۆ بکەم برایەتی بە قسەی هین قسەکە ناشینە جوانیە لەسەر شاژمی بە قسەی هینوین مەکە جێمان مێڵەوتم نەجێتان هێڵم وتی جۆ بگرەوتمان وتی ئێمە تازە فێری بووین لەگەڵتەوە بم بەلاشە مەلایکە بێ داوای پارەمەرە لێ بکە بۆمان ناڕۆبڕێ ئەجا وتی تۆش لێرە نەبێ مەلایەتی بۆ ناکرێتم بۆ بۆم ناگە وەڵام بچم هەر شوێنە مەمنی کۆرە مەمنوی چی برا وەڵا لە ئەوەی بە ئێمەیەکی لە شوێنان بێکسە و کوشن ئەرەوەڵە تەمەندرێژی مامۆستا دیارەوە زۆر تووشی بەرپرسیارەتیە بنەوەکو مامۆستایانی ئاینی ینی زۆر کەس پرسیارتان لێکە تەداخلی ینی ئیجبار ئیشەکەتان واییەکە بچنە ناو ژیانی خەڵکو و لە فتوادان و لەو شتانە ینی قەت تووشی حاڵەتێک بووی کە مەسەلەن حاڵتی نەخوازراوە یان شتێک لەو بابەتانە لە مەسەلەی فتوا و لە ژیانی خەڵکو کێشەیوە تەقەی تیاکراوە فیشەکی تیا تەقێنراوە بەڵام بە فەضڵی خوا حەلمان کردووە بە فەضڵی خوا دوای تەقەکەش حەلمان کردووە ئەو ئافرەتە کێشەی بووە لەگەڵ مێردەکە بە فەضڵی خوا محکەمە نەیتوانیەوە بۆیان حەلکە ئێمە بە فەضڵی خوا بۆمان حەل کردووە بۆیە خۆم بە خەجاڵەتی لاخوا لە ئەو خەڵکازام کە ئەو مەجلیسان زۆربەی زۆری کە چوومەتە ناوی دەستیانە ناوە بەڕوومانەوە یعنی من هەموو جارتەوە تاکە مەلاوشیار پیاوی چاکەم خەڵک ئەوەی مەلاوشیار پیاوی چاکە چوم ئەگەر من پیاوەتیم لەسەر شارنی کاکە بەرزان ئێستا جەنابەت خوای گەورە مۆفەقتان کام برایانی پشت کامێرە بە ئەم دەستگا ڕاگەیانەنە ئەگەر جەنابێت نەبی من ئەم بەرنامە چۆن پەخشکەم یا تەلەڤیزیۆنەکەی تۆ نەبی یا تەلەڤیزیۆنانە
نەبێ ئەو ڕادیۆیان نەبێ ئەم پەیامە چۆن بگەێنن بە خەڵک اینجا دوای ئەو پیاوەتی ئەمە زۆربەی لەسەر شانی خەڵکە مەسەڵەن مزگەوتە خەڵکە خەستەخانەی خەڵکە مەکتەبە خەڵکە هەتا ڕۆژێک کابرای وتی مامۆستا جێدەست لەو مەکتەب و ڕەوز و شتانە دیارەوتم بەخوا برای جۆ بگرەوتی یاوتم هی من نییە وتی هەتا برایەکە بوو کاکە سەروەر خوا مۆفەقی مەسئولی کۆمیتەی سەرچنار بوو وتی بەناوی ئەم مامۆستا و بەڕێوەبەروانە و سوپاست دەکەین کە خزمەتی ئەو مەکتەبووتم بۆ خۆیان کاک سەروەر هی من نییە هی کاکە بەرزانە ماتر بەڵام من گومرگی ناکەم ئامانە دەکەم خۆی ئەگەێمە جێ خۆی بەس ئەوەیە ئیگنە بڵم هی منە خۆمی پێوە هینکەم نەبەخوا خۆمی پێوەڕ هی کاکە بەرزان و کاکە فڵانە ئەم داتی خوا ڕزقیان بە بەڵام من ئامانەتەکە و خۆی دەگەینمە جێ خۆ گومرگی ناکەم لیلا نابم بۆ خۆم ئیشەکە جێبەجێەکەم و بە ئەرکی سەرشانی خۆش مەزام ئەوی بۆم کرێت لە مەکتەب لە خەسەخانە لە مزگەوت لە ڕەوزە هەتا من ڕۆژێ لە شوێنێ گوتم کاکە ئێوە دوو مزگەوتان بۆ چیە لە دیەکە بە ئەمە حەق بۆی کیان کرایم بە مەکتەب بیکە بە خەسخانەیە بیکە بە ڕەوزەیەک ئێمە هەر مزگەوت دەیەکی پشکۆلە دوو مزگەوتی بۆ چییە؟ حتا و خێر خۆزانە جاری وای ئەمە هانیان دەیڵ کاکە ئەو پارەیە لە شوێنێک ئاسەرکە کە ئیسفادەی دەکرێت بیکە بە خەستخانەیە بیکە بە قوتابخانەیە بیکە بە خزمەت و خزمەتی گەورەی ئەیوانە ئێمە لە مەکتەب پێگەیشتی ئێمە قەرزاری هەموو مامۆستاکان تاجی سەری ئێمە قەت بۆ مامۆستایانی تووشی حاڵتێکی نەخوازراو ببی لە یەکێک لە کارە ساتێک یا بەسەراتێکی خۆش مەسەرەن لەو شتانی کە ڕوبەڕوود بە تۆکو مامۆستایکی ئاینی ڕۆژی داوای ئافرەتێکمە کرد چووی بۆ داوای ئافرەتێ نەمزانی باوکی کوڕەکە زووتر قسەی لەگەڵ باوکی کچەکە کردبوو ئیتر کە چوینەوە باوکی تۆزێت تووڕە بوو کە پێم وتی مەلا تەڕەماژ نایەمێتم وتم بەخوا تەڕەماژ بێ و تەڕەجازێ بەخوا لێ دەسەنم بە ئیزنی خوا خوای گەورە کاک بەرزان کارێکی بۆ ساز کردم ئەم پیاوە چوو داوای کچی ئەو زەلامەی کرد هەر بە منی وتی شتێکی واتم منەی دەرێتی بۆ داوای کچەکەی ومان کرد بۆ کوڕی فڵان کەس ناماداتێ بڵێ بێ هەردووچیان بەیەک و مارەکەی ئەو ئاوتی وەڵام بە فەڵی خوا هەردووچیانم وەرگرت لەخوا بەزیان وتکەجا کە ئەو سەعادەتێ بۆ ژیانە گواستە و دوای پاش تێلا ناڕۆیشتە بۆمان زاوە هەدووتی هی بۆمان ئەرە وەڵایەم پێڵم ئەوە مەلا تەڕەماشە لی سەری باشە ئیتر غەڵەتێکمان کرد نایبڕیتەوە ئەو شتانە ڕووەدا بەدڵدیاری مامۆستا لە ژیانی ڕۆژانت یانی ئێستا تۆڕی کۆمەڵاتی بەکارێنی کەمتر زیاتر بەڵام ئەم پەیج و تەلەڤیزیۆن و رادیۆ یعنی حتى الئیمکان لە 1990 بەرەوژووی دەسم لە نابڕووی کەسەوە هەر کەسی هاتبێ خزمەکاریم کردووە و بەدەنگەوە چووم و لە خزمەتیان بەبێ مقابل هیچیشم لێ نێژە حتا لەم شوانە چوم بۆ تەلەڤیزیۆن شوێنە حەز ناکەم نایبرم ئەو مامۆستا بەڕێزە دەستی خزمەنداوتەوە ئەوە چیەوتی تمە وەکو کوڵەوی با بەدەستمەوە وایە من مەمنونی جەنابتم و مەمنونی ئەو ڕاگەیانەم کە شاشەی تەلەڤیزیۆنەکەی دەدا بە من پەیامێکی لێ بگەێنم بە پارە هەموو شتێک نییە خوا لوتفی لەگەڵ ئەم برا بچووکە ناردووە لە 3 شتا پاراستم یەکەم حەزم لە مەنسەب نەبووە زیاتر حەزم لە خزمەتکاری خەڵکە حەزم لە کۆخایەتی نییە چون کۆخایەتی زۆر باش نییە و مەسئولێتیشی هەیە دووهەم لە لای ئافرەتەوە خوا پاراستومی ینی چی ئافرەت هەیە لەم سەر ئەزا بە خوشک و دایک و کچی خۆمێزان بە پوری خۆمێزانم تەماحم لە هینی کەسانیە و دوای ئەم خێزانەی خۆشم ینی ئافرەتی بە حورمەتی خانم هەتا ئوستازی جامیعە بۆ تەلەفۆنی بۆگم بە حوزوری خێزانەکەم و کچەکانیشم وتی من ئەمەوێ خۆم هەدیەکەم تو خۆ هەدیەکە بۆ برایکی کە بەخوا من ناتوانم دەست پرسیارە لەگەم کەی ژیانی هاوسەریت پێکەێنە لە ساڵی 92 الحەمدوللا ئافرەتە خێزانە پورزای خۆمە ئیتر خوای گەورە کار ئاسایی وە کە مامۆستا مەلا فەتحوڵای گیان بۆی مارەکردم و ئیتر چوینە ناو ژیانی خێزانی چەند مناڵتان هەیە؟ 3 کچی جوانم هەبوو ئێستا دوانیان چوونە تەماڵی خۆیان الحەمدوللا یەکیشیان لا خۆمەوەنەوە تەمەەن درێژ انشاءالله خوای گەورە باقسێکیشانە بۆ بڵێ برایکی خۆشویست و کتۆم هەیە تەلەبە بوو لەگەڵمان کاکە هێرشی ناوخوابی پارێزەگە جەنابتە وتی ئەم کچی سێم و پێ و ناخۆش نەبوو کۆنە ناوەڵا سوجێ شکرم بردو بۆخوا من شۆ ڕۆدەستی خەڵک ماچەکەم باسییانیش دەستی من ماچکاخۆ نابێ ئەمە یەکتی دووە فەرمودەیەکی پێغەمبەر فەرمی هەر کەسێ 3 کەس بە جوانی پەروەردەکە ئینشاءالله جێگەی باشدە کە حەدیثە صحیح حوتم ئەرە وەڵا دیجا خۆ من چارەکمێ بۆ ئیمامی عومەر تم بۆتی ئێمە پێنجم هەیە بابەستا بینی چۆنە لەگە مامۆستاشنا الحەمدوللا سوپاس بۆ خوا تا ئێستا مشکلێکمان نەبووە کە لە دەروی خۆمان خەڵک پێمان بزانێ هەر کێشێکی ڕوو بێ خۆمان لە ناو خۆمان کاتی خۆی بە 6 خاڵ داخلی ژیانی یەک بووی ئەویش مەرجەکانمانەوە بۆ ئەگەر شتێکە بێ دایمە کێچ نەکەین بەگا بکەین بە کێشتەکان بچووکەینەوە ئەگەر بە خۆمان حەلکرا حەلی کرد حەل نەکرا تۆ برات هەیە منیش برام هەیە دەیبین بۆ لە ئەوان ئەگەر ئەوانش حەل نەکەی دەین بە کاکە بەرزان زانی بەشکە ئەو ڕێنماییەکمان بکاو سوپاس بۆ خوا تا ئێستا کێشەکانمان لە 4 دیوارەکەی خۆمان نەچۆتە دەرەوە
انشاءڵڵا هەر بۆ شێوە بن ئینشاڵڵا. خی گەورە بۆ یەکتان بێڵێ ئینشاڵڵا. زۆر ینی لەسەر بابەتی فرۆشتنی ئەوانە و مامۆستایانی ئاینی بیر لەوە نەکردوتۆ یا قەت بە خەیاڵتان ناتۆ مەسەلەن یەک نینۆکی پەرخێزانەکەی خۆم بە هەموو ئافرەتی دنیا نادەم ئەو یەک دوو تەعاهودێکم لەگەڵ خوا کردووە وتمە هەر پیاوێ ژنی یەکەمی بێ لە ژنی دۆم ناچم داژنی بۆکەم حەقم نییە چکم زۆر یعنی بەڕاستی هەندێک پیاوەیە میاوە لەگەڵ ڕێز و حرمەتە ئەوەی دووەم دێنێ ئەو یەکەم فەرامۆشەکە زوڵمی لێکە غەدری لێکە حەز ناکەم لەو زوڵما بەشداری کەم یعنی کەمیش هەیە پیاو هەیە مەردە خۆدا سامە سەرتوانی ئیداری دوان و سیان و چوار بەرەبەڕێ و بەنای سنەتەوە سنەتەکانی کە فەرامۆشەکە بەڵام لە ژنە ریزیەوە بەستێ خوا بێ قەزایکە مامۆستای وەکو مامۆستانی ئاینی ینی بەردەوام تەلەفۆنتان بۆ کرد ینی وەسە من چەند ڕۆژێکە لەگەڵ تۆ مەسەلەن تێبینی ئەوم کرد زۆر تەلەفۆنت بۆیت بەردەوام جوابی هەموو تەلەفۆنی شتەی تۆ بیناسی و نەیناسی فەخر و شانازیەکەم بەوەی بەلای منەوە زۆر ئاسانە فەخر و شانازیشی پێ بکەم کە ئەو میلەتە بە شەرەف و بە قیمەتە ئەو شەرەفە دەدا بە خزمەکاری خۆی کە پرسیارەکانیم ئاراستەکە و ئەو گرێکوێرانیان بۆ بکەمەوە یعنی جاری وای داوای لێبوردیان لێەکەم کە لەبەرەوەی لەوانەیە هەندێک جار نەتوانم وەکو پێویست خزمەکاریان بکەم ئیگنە بڕوا بکە شەی وا بۆ دوونی و من قەت تەلەفۆن داناخەم عادەتم وایە قەت تەلەفۆن داناخەم شەی وا بۆ دوونی و لەگەڵ جەنازا قەزا بەڵا چوون بۆ سەر قەبران لەبەرەوەی خزمەکاری ئەم مزگەوتەم مامۆستا بەڕاستی ژیانی مامۆستایەتی و ئێوە یانیشتی سیر و ئەوە باسی وت کروتە من قەت لە ماڵەوە بەجلی خۆنان و هەر بە شەروال و بۆن چکە دایما نەبێ حاضر بێ شەو تەلەفۆنی بۆ کرد دایما بێ لەسەر پێ زۆر پێخۆشە بە شەرەفێکی گەورە شێزانم کە خەڵک بە خزمەکاری خۆی قبوڵمانەکە ئێوە گەورە و ئازیزن هەموو کاتێ مامۆستاجان و ڕێز لێگیران بەڕاستی لەناو خەڵکە زۆر کەسایەتێکی خۆشەویستانێ پێم خۆش ئەو وێنەیە بشان بەم سەردەمێکی گەنجیە ئەمەی جافرانە ئەمە بەهاری جافران لە بەهارە بەهشتێکی خۆش مشتریشم زۆرە لە جافران بەهاران ماشەڵڵا ئیتر مزگەوت ماشەڵڵا بەرناکە مەصرەفی ئەو مزگەوتەش لەسەر ئەو سەیرانکەرانێ بەسەراتی زۆر خۆشمانێ بەڵام داخەکەم تۆ کاتت نیەگنە مامۆستا زۆر چووی بۆ ینی بۆ جافران ئەنجاری وایە سیارە نەبووە لە دوای پیکا بۆ سوار بوویت و زۆر بەسەرهاتی جارێک مامۆستایەک چوو بوو توی جێم بۆ دانێ دێم بۆ خەرجی بەخوا پیکا بۆ دوو نەفەر وعدم پیا و دوو ئافرەت مامۆستای خۆ مەلاو شێری خۆشمان نەهاتەوە وتی کوڕە ڕۆڵە چۆنە بێ مەلا دەدا ساکێتی بۆتی تەلاق دەکەوێت بەبۆ تەلاق مەکەوێت یادی دەوڵام من زوو کەوتەوەتی بۆتی بەجاجە مەلاو شێر وسەر دەعامێکە سۆ جۆم نەداوەتی قەدەوانم نەبووە ینی زۆر بە ئەتیادی لە دوای پیکا سەر کەوتم و فەخریشم پێوە کرد دەست خۆش مامۆستا ئەمە شەروێنێکی تری ئەمە سەردەمی گەنجی ئەمە ئەحماوایە ئەوە کاکەمە ئەوەی تەنیشتە ئەمە کاکەمە ئەمە برا گەورەکەمە ئەمە چەتری ئێمە بۆ خوای گەورە شیفای بۆ بنێرێ بەڕاستی ئێمەی پەروەردەکرد هەمومان مەکتەبی پێتاوەکردین خوای گەورە جەزای باتەوە ئینشاڵڵا ئەم دوو برایش خەڵکی جافران ناتوێت وێنێکی جوانە پێم خۆش ئەوێنی ئەم مامۆستا ئاینیش پیشان بەم لە ناو ئەلبومەکەی جنابت بینیم ئەمە چیە مامۆستا ئەحمەدی خان دوای تەمەنێکی ترێت تەمەنەوە زۆرم خۆشەویست یعنی بڕاکە لە چاک یەکێ بوو لەو کەسانی زۆر دژایەتی باسی کرد زۆر خۆشمە حتا جمعەیە چوون بۆ حوجرەکەیتم بێتاقەت پاسە بۆ بێتاقی ژنیەتم تو خوا پێم بڵێ بۆ شوا بێت وتی بەڕێوەری ئەو قاف داوای دەکەم توتی لەم جمعەیە بێ دوعا بۆ سەدام بکەی دەستی خۆش بێ ڕۆحێوی شادێ مامۆستا بەداخەوە کاتی بەرنامەکە کۆتایی هات کاتمان زۆر نەماوە کاتەکە زۆر ڕۆی لەگەڵ جەنابەت لە خزمەت پێم خۆشە دوایین قسەی خۆدیان بەسەر هاتێکی خۆشتێکی خۆشتێکی تازە من سوپاسی بەڕێزتان دەکەم کاتی خۆتان بەخشیوە بێمە خوا گەورە بووین مامۆستاجانەرکی سەرشان خوای گەورە مۆفەقتان کە ئەمە دڵسۆزیە ئەمە وا لە ئێماکای ئەمە زیاتر مەردانەتر باشتر چاکتر خزمەتکاری میلەتەکەی خۆمان بین دڵسۆزی میلەتەکەی خۆمان بین دائیمەن ڕەحمەتتان لێ بێ و ڕاگەاندنن دائیمەن خەبەری خۆش بن بە خەڵک دڵی خەڵک خۆش بکەن گەشبین بن ڕەشبین مەبن دائیمەن بێ ئەمەل مەبن بێ ئومێد مەبن ئێمە خوا لەو هەموو ناڕەحەتی و ناخۆشی و چۆرەوەری و دەربدەرێتی نەجاتمان بووە ئێستا سوپاس بۆ خوا ڕۆڵەیەکی خۆمان شارەکەمان بەڕێوە بە ڕۆڵەیەکی خۆمان بەڕێوەبەری ئاسایشی شارەکەمانە ڕۆڵەیەکی خۆمان قایمقامی شارەکەمانە ئەمە جێگەی سوپاس و پێزانی ئێستا ئەمە قایمقامی قەرا خوشکێکی خۆمانە ئیداری قەراخە با بڕێوە قەراخیەکان ئیداری ئەمە بەڕاستی نیعمەتێکی گەورەیە نابێ بەکەمی بزانی بەڵێ کەم و کوڕی هەیە
کەم و کوڕی هەیە دەبێ ئەو کەم و کوڕیانە وەلانی لەبەرەوەی کە ئێمە لەو هەموو ناڕەحەتیە خاوەنی شەرەفی خۆمان نەبووین، خاوەنی ناموسی خۆمان نەبووین، خاوەنی کەرامەتی خۆمان نەبووین، لەسەر ماڵەکان ئیستیخباراتەکان هاتنە سەر ماڵەکە لەسەر بان تۆ صاحبی ماڵ و منداڵەکەی خۆش نەبووین. لە قوتابخانەش کە ئەمنەکان هاتن بەخوای ئێمە ئیمتیحانمان بۆ هاتن ئەوەشی مانزایی لە ترسا لە بیرمان نەچووە. ئەم هەموو موسیبەتەی لەسەر لا بردوین هەوڵ بین بە هەمومان ئینشاءالله دەست لە ناو دەست و قۆت لەخوا کەم و کوڕیەکان چاکەین، بینایەک خوا بۆی دروست کردین، ئەم بینایە با نەیڕوخێنین، تەدمیری نەکەین، ئینشاءالله تەصلیح ئیکەین، هەوڵ بین بۆ چابوونی بەرەو باشبوون بینە ئینشاءالله. و ئینسانیش قەت بێ کەم و کوڕی نابێت، پێغەمبەر فەرمووی كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون، وإنسان إن شاء الله كالا جيانيا بلا مهم اعتراف بهلا كامكا وداواما أويك إن شاء الله قیادەی کوردی ئیسیفادە بکەن لەم هەلەی کە بۆمان هەڵکەوتەوە دەستخەنە ناو دەستی یەک بە کوێرایی چای دوژمنان، بە کوێرایی چای ناحەزان و بە کوێرایی چای ئەوانەی کە چاویان بەرای نایێنێ ئاڵای کوردستان بشەکێتەوە و ئینشاءالله بە حەول و قوتی خوا ئەو ئاڵایمان هەر بەرزە بێت، چونکە ئێمە میلەتێکی مەظلومین، میلەتێکی غەدر لێکراوین. جا ئینشاءالله ئێمە با یەکتریمان خۆش بێ وەکو کەو نەبین، کەو بەداخەوە بەو دەنگە ناسکە خۆشەیە خوێنێ ڕەفیقەکەی بانکە یا بە تاپڕەی کوژن یا ملیەکە بە پەتەکە یا قاچێکە بە داوەکەەوە. جا ئینشاءالله ئێمە بە کوردواریش دەڵێ وەکو ڕێوی نەبین، چون ڕێوی لە کونی خۆی هەڵگەڕێتەوە گەڕە بێتەوە. جا ئینشاءالله ئێمە قەزڵی میلەتەکەی خۆمان نەبین، وەکو عەرزمان کردم کەم و کوڕی زۆرە، بەڵام یەخوا یارمەتیمان بە کەم و کوڕیەکان چاکەین، شوانەکانمان شوانێکی باش بن ئینشاءالله، هەموو لایەکمان و ئێوەش بە تایبەتی موفقن کە ئەم برابچووکەی خۆتان بەسەر کردووە، لوتف و گەورەی خۆتان نوانوە، دوعای خێرتان بۆ دەکەین، خوای گەورە موفقتان کە خوا لە ناخۆشی لە نەخۆشی خۆمان و ماڵ و منداڵ وڵاتەکەمان پارێزێ. دەستەکانە خۆش مامۆستاجان زۆر سوپاس دەکەین بەڕاستی، ینی مانومان کردی بەم ڕەمەزانە ئەم شەو نەخەوتی شەوی قەدر بووە، بەیانی زوو هاتی بۆ ئێرە، ینی بەڕاستی زۆر سەرقاڵی زۆر هیلاکی جێگەی دەستخۆشیە و هەمیشە سەرکەوتوو بیشەڵڵا. زۆر سوپاس دەکەم. خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو، کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.